بەلی محەممەد دەبەر ڕەوشا کەرکووکی بێگومان ڕەوشێکی گەلێک مخابنی بە ڕەوشێک ینی ڕەوشێکی زۆ سەیرە لەبەرەوەی کە فەرمانی وزاری هیچ پارێزگارێک ناتوانێت ڕەتی بکاتەوە لە میوانە خۆ بپرسن بلێ دەربارەی ڕەوشا کەرکووکەی و هەڵبژارتنی انجڤاتە پارێزگا هێژین ئارەزوو جێباری نامزەتە پارتیا دەموکراتە کوردستانیش بۆ هەڵبژارتنی انجڤاتە پارێزگا کەرکووکێ ji Kerkûkê mêvanameya silav bote birêz arezû arezû qan yanê niha Mihemed jî got yanî çawa dibe birastî serinçrakêş yanî Wezareta Tenduristî ya Iraqî biryar dide بۆ damezrandinî ew gencî Kurdê ku bizîşkî tewaw kirine bes ev parêzgarê sepandî radwestînî çawa dibe ew tişt ger tu dîtina te bigirin برێز ئارەزوو te pirs wergirt سڵاو من بربەژێر مامەسا ئارەزوو جەبار شوانی باشە دەنگەیە بەڵێ دەنگ هەیە برێز جێباری دخوازم بپرسم یانێ بۆ me زۆر سەرنجڕاکێش بوو ku 800 genc bizîşkî mafî damezrandin girtine ji wezaretê ji Bexda bes parêzarê sepandî Kerkûkê red dike دوێ derbarê de dîtina te verin ferim بەڵێ من بربژێر مامەسا ئارەزوو جەبار شوانی کاندیدی لیستی پارتی دیموکراتی کوردستان 1970 ژمارە 12 بەڵێ بەتاکید لە کەرکووک هەموو کارێک پاشجۆ خراوە بە بۆنەی پارێزگارێکی سەپێنراو چونکە پارێزگارێکی یەکسان نەبووە مافی خەڵکی شارەکەم بە هەموو شێوەیە خوراوە و لە هەمان کاتایە دامەزراندن بە هیچ شێوەیە بە کورد نەدراوە و لە هەمان کاتدایە دەبینین بۆ نمونە فڕۆکەخانەی کەرکووک کە کرایەوە لە سەتا یەکش نەدرا بە کورد هەمووی عەرەبی هاوردە بووە چونکە پارێزگارێکی سەپێنراوە بە وەکالەت کە بە هیچ شێوەیە هەماهەنگی لە ناو شاری کەرکووک نەکردووە ئەو پارێزگارە بگۆڕێ ئارەزووخان بۆ ماوەی 6 ساڵ ئەم پارێزگارە بەچی ئەگۆڕێ ینی بە فەرمانێکی وزاری لەلایەن بەغدادەوە هاتووە بۆی کە 800 گەنجی کورد دابمەزرێ پارێزگار فەرمانە وزاریەکەی ڕەت کردوێتەوە لەکوێی دنیا هەیە پارێزگارێک بتوانێت فەرمانی وزاری فەرمانی وەزیر ڕەت بکاتەوە چۆن ئەمە ئاگۆڕێ بۆ ماوەی 6 ساڵە نەبوونی پارتی دیموکراتی کوردستان لە شاری کەرکووک نەبوونی بارەگاکانمان کە پارێزگارێکی سەپێنراو بە هەموو شێوەیەک ئەم شارە پشتجۆ خراوە بە هەموو شێوەیەک نەیتوانی کە خەڵکی شارەکەمان بپارێزرێ و گەڕانەوەی کەرکووک و گەڕانەوەی پارتی بۆ شاری کەرکووک وا دەکات بە دەنگەکانمان بە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگای کەرکووک بە نەهێشتنی پارێزگارێکی سەپێنراو کە بە هەموو شێوەیەک پاڵپشتی شارەکەمان دەکەین پاڵپشتی گەنجەکانمان دەکەین و کار دەکەین بۆ گەڕانەوەی شکۆی کەرکووک بە دەنگەکانمان نەهێشتنی پارێزگارێکی سەپێنراو بێت برێز ئارێزوو یانێ هاتنی پارتی بۆ کەرکووک وەزعی کەرکووک باشتر دکە بەتەکید هاتنی بۆ کەرکووک کە ئێمە لە هەفتەی ئایندە بارگاکانمان دەکرێتەوە زۆر دڵخۆشین بۆ ئەوەی کە ئێمەی کە لە ناو شاری کەرکووکین وەکو کاندید کە ئۆفیسەکانمان کراوەتەوە بە ئاڵای کوردستانەوە بە هەموو شێوەیەک ئەو جەماوەرە دڵخۆشن بەبوونمان لە کەرکووک و بەتەکید ئێمە پارتی دیموکراتی کوردستان دەورێکی زۆر باشی ئەبێت و دیفاعکەرێکی زۆر باش دەبێت بۆ جەماوەرەکەمان و خەڵکی جەماوەری شاری کەرکووک دڵخۆشن بە هاتنەوەی پارتی دیموکراتی کوردستان و بەتەکید نەهێشتنی پارێزگارێکی گەندەڵە بێ پارێزگارێکی نایەکسان کە تەنها بۆ عەرەبی هاوردەکانی خۆی کار دەکات. باشە ئارەزووخان ئێوە لە ماوەی ڕابردوو تا پۆستەرەکانتان لە کەرکووکە درێنرا ئێستا هیچ ڕێگریەکتان لێ ناکرێ ڕێگریەکان هەر لە دژیەوە بەردەوامە و بۆ چی ڕێگری لە ئێوە ئاکرێ
بەداخەوە لە سەرەتا دژایەتی ئێمە دەکرا بە شێواندنی پۆستەرەکانمان، بەڵام ئێمە بانگێشەیەکی زۆر هێمنانە و هێورانە وەکەوەی کە جەنابی سەرۆک ئاماژەی پێدا، ئێمە نابێ هیچ هەڵوێستێکمان بەرامبەر نەتەوەکان و بەرامبەر هیچ حزبێکی تر هەبێ، چونکە بەرنامەی ئێمەی لە کەرکووک تەنها و تەنها بۆ بەرژەوەندی جەماوەری شاری کەرکووکە. باشە، بۆچی ڕێگریتان لێکرا؟ بەتاکید ئەوەی کە ڕێگری لە ئێمەی دەکرد دەیزانی گەڕانەوەی کورد واتە شکۆی گەڕانەوەی کورد بۆ کەرکووک واتە شکۆی کووردە و دڵنیاشن لەوەی کە ئێمە بینەوە بۆ ئەم شارە پارێزرا و جەماوەرەکانمان پارێزراو دەبێ و ئەو نەتەوانەی کە ئەو ئیشەشیان بەرامبەر ئێمە کرد شێواندنی پۆستەرەکانمان کاریان بەوە دەکرد بۆ ئەوەی ببنە ڕێگرێ، بەڵام نەیانزانی ئێمە پۆستەر ڕێگرمان نابێت، تەنهاوتە خۆشمانە ناو جەماوەرین بە هەموو شێوەیەک خزمەتیان دەکەین. هەر ئەو پرسە بکەم برێزارەزوو، یعنی پێشوازی خەڵکی کەرکووک بۆ هاتنی پارتی vekirînî ofîsî partî li Kerkûkê çawa bû, ez te jî çawa ye. زۆر دڵخۆشین بۆ ئەوەی کە ئۆفیسەکانمان کرایە وەکو جێژنێک وا بوو لای جەماوەری شاری کەرکووک، پەیتا پەیتا بە هەموو ئۆفیسەکان دەسوڕانەوە بە خێراتن دەکراین و ئێمەش خۆمان بە خۆشحاڵیەوە بە خزمەتی جەماوەرەکەمان دەزانین، وەکەوەی کە لە ماوەیەک پێشی ستەش بانگێشەیەکی وامان بۆ دەرچوو لە کۆمەڵێک کەناڵەوە کە ئێمە کەرنەڤاڵەکانمان لە دەرەوەی شاری کەرکووکەکەین. ئێمە بەرنامەمان وایە وەکو پارتی دیموکراتی کوردستان، هەر تاکە کوردێک هەبێ لە هەر شار و شارۆچکەیە خۆمان دەچین بۆ لایەن کەرنەڤاڵی خۆمان لە هەموو شارەکانی کوردستان دەکەین. واتای ئەوە نییە کە ئێمە لە کەرکووک کەرنەڤاڵ ناکەین، بەڵێ کەرنەڤاڵی خۆمان بەردەوامە و بارگەکانمان لە هەفتەی ئایندە کراوە دەبێ و گەورەترین کەرنەڤاڵی نەتەوایەتی لەم شارە دەکەین. باشارە زوغان تۆ ئێستا لە کەرکووکی کەرکووکە بەرگێکی نامە و جیاوازی بەبرا بۆ دووراوە. چاوەڕی چێکن لە کەرکووک؟ پێتان وایە ئەم جارە کورد دەنگی باشە هێنێ و بە تایبەتی پارتی لە بەرامبەر لە دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر و ئەو هەموو هامەتی کە بەسەر کەرکووکە هاتوو پارێزگارێکی سەپێراوەستە لێوێ هەیە و ڕێگرە لەوەی کە کورد یەک هەنگاو بەرەو پێش بڕوە. بەتاکید نەبوونی ئێمە پێش 6 ساڵی ڕابردوو کە فەراغێکی زۆری خستەوە لە ناو شاری کەرکووک و بینیوشمانە کە لەو گەڕکە کوردیانەی کە دەکرێت لەو گەنجانەمان کە دەکرێت، بەتاکید گەڕانەوەی ئێمە بۆ کەرکووک کارێکی زۆر باش دەبێت و جەماوەرەکانشمان زۆر دڵیان بە گەڕانەوەمان خۆشە، چونکە بەرنامەی ئێمە لەسەر نەهێشتنی تەعریبە، لەسەر لابردنی پارێزگارێکی سەپێنراوە، کارکردنمان لەسەر مەلەفی ئەمنیە هاوبەش بێ لەگەڵ پێشمەرگە، چونکە پێشمەرگە هەمیشە داکۆکی کارێکی سەرسەختی شاری کەرکووک و دەوروبەرشی بووە و چۆن بینیمان ئەگەر پێشمەرگە نەبوایە کەرکووکش وەکو مووسڵ و تکریتی لێداهات بە خوێن شارەکەی پاراست. بەڵێ بەڕێز ئارەزوو جەبار کاندیدی پارتی بۆ هەڵبژاردننیە جوماری پارێزگار کەرکووک، سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێستا. سپاس ئارەزوو.